بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمڕۆ لەگەڵ ئاڕاستەی ژمارە 2 کۆمەڵکاریە بین بە پشتیوانی خۆی گەورە باسێک لە پەیکەری ئیداری کارڕێکخستنە. بێگومان وەختە کە ڕوتێکی فکری بەناو خەڵکییا بڵاوە بێتەوە و کۆمەڵانێکی خەڵک هەموو ئیستیعابیەکەن و وەری ئەگرن و بە پلەو ئاستی جیاواز لی تێئەگەن، پێوەی پابەند دەبن ئەیدێنەوە. ئەمە سێشتی جیاوازی مهم. ڕادەی تێگەیشتنی خەڵکی لە ئەفکار، بڕی پابندبوون پێوەی گەیاندنەوەشی، چۆنێتی گەیاندنەوەی، هیمەتی گەیاندنەوەی، ئەنجا دەقە و دەقی گەیاندنەوەی، ئەمانە هەمووی خەڵک تایە جیاوازە بێت و بۆیە پلەو ئاستی خەڵکیش حتمەن جیاوازە بێت. لەم ڕەوتەشا پێویستە پلەو ئاستی خەڵکی دیاری بکەین. ئەو کەسانەی کە سەرەتایە نەهاتوون ئەم ڕۆتیان قبول کردووە و کەوتونەتە خوێندنی ئاستی یەکەم، پێیانەوترە هاودین. ئێمە لە قۆناغی یەکەمە 3 پلەمان هەیە: هاودین، هاوبیر، هاوڕێ. بە جۆرەی پەیکەری ئێسکی جەستە بەدەن دیاریمان کردووە. هەموو ئینسانێک لە باڵیا بۆ نمونە ئەم ئێسقانانە هەیە. تۆ 3 جمگەت لێرە هەیە، 3 پارچە ئێسقانت لێرە هەیە لە پەنجەکانە کە پەیوەستن بە یەکێکی تر لێرە. دوای 2 تر لە بازووتا هەیە، 2 ئێسقانی گەورە، یەکی تر لە قۆڵتا هەیە، دوانی تر یەکێ بۆ لای دەفەیشان ڕۆیشتۆتەوە، یەکێکی تر شان و ملی هەموو گرت. ئەم مەجموعی 25 ئێسقانە ئەڵبەتە خۆی طبیان لە 25 زیاترە، بەڵام ئەم 25 ئێسقانە سەرەکیەکە یەکتریان گرتووە. ئەمانەوە بیکەین بە پەیکەرێکی ئیداری ئەم ڕەوتە بیبەینە پێش. لە سەرەتاوە تۆ 4 کەسی لە گەڕەکێکای، لە شارێکای، ئەمە فەرق ناکات لە گەڕەکێکی سنەی یا لە گەڕەکێکی کەرکووک، لە بریستۆلی لە بەریتانیا یا لە تورکۆی لە فنلەندا. مهم ئەوەیە تۆ 4 کەسن، یەکێک لە ئێوە مستەوای زۆرترە، بە تەبیعەتی حاڵ دینداری پێشترە، عمری زۆرترە، خوێندنی زۆرترە یا شتێکی لەو بابەتە، بەڵام پێکەوە ئەتوانن هەمووتان ئەمە بخوێنن، کتێبەکان بخوێنن. کتێبەکان هەمووی شەرح کراون. من خۆم شەرحم کردوونەتەوە، تۆ کتێبەکە لە بەردەستا ئەبێ و گوێ ئەگری لەو شەرحکردنەی من، یا خۆتان شەرحیەکەنەوە لە ناو خۆتان. کەوا بوو ئێستا 3 هاودینن، یەکێکیش بۆ بە هاوبیر. ئەم کەسەی بۆ بە هاوبیر جارە بە موقت خستومانەتە ئەوێ، وەک ئەوەی کە تیپی پێ چوینەتە یاریەکەوە، ئەبێ یەکێ بە گۆڵچی دانی. ئێمە کە یەکێکمانی ئیختیساسی گۆڵچێتیەکە بێ، عادەتەن هەڵێن وەرە تۆ باڵا بەرزترە، تۆ سوکتری، تۆ جورئەتە زۆرترە خۆت بەی بە عەرزاکەوە بە ئەوکەین بە گۆڵچی. ئەوەی توانای ڕاکردنێکی زۆرتری هەیە ئەڵێن تۆ وەرە لێرە، ئەوەی شووتی بە قووەتر ئەڵێن تۆ وەرە لێرە بۆ هەدافێتێکە بۆ گۆڵکردن. بەڵام خۆ ئەمانە ئیختیساسیان نییە. هەر کەسێکی کە شارەزا و پسپۆری تۆپی پێیە بێ ئەمانە قبوڵ ناکە، ئەڵێتان خەمە دەورەوە. هەر یەکێک لەمانە تعلیماتی خۆیان وەرەگرنەوە، دوایی گۆڵچی بۆ گۆڵچێتیەکە، ئەوی هێرش بەرە بۆ هێرش بردن. ئەم ئیشەش هەروەهایە، بەڵام لە سەرەتاوە بۆی نەزمی هەمومان تێک نەچێت، چونکە ناکرێ ئەم هەموو خەڵکەی کە هەیە پرسیارێکی ئیداری هەیە لە منی بپرسێت. ئێمە بۆ نمونەوای لێدێ 1000 کەس لەم ڕەوتەیە ئیشەکە، ئەم 1000 کەسە خۆ ناکرێ 1000 کەس چاوەڕێ بکە لە من بپرسێتەوە چۆن بکە. پێویستە نەزمیان بکەین، پێویستە ڕێکیان بخێن. ڕێخستنەکە باشترین ڕێخستن ئەوەیە بە پێم پەیکەرە ئێسکیە بێت، نەسەر بە پارتی وێچێتی، نە لە کەسی تر دووەرگرتووە، نە لە مافیا و چەپیەکانی جیهانە دووەرگرتووە، نە لە لیبرال و حیزبی عەلەنی وەرەگرت. دەی بەم پەیکەرە ئێسکیە 3 هاودین، هاوبیرێک بەرپرسە لێ. پاشان ئەم مەجموعەی کە هەمانن ئێستا 15 کەس هاودینن، 5 کەس هاوبیرن، ئەمە 20. مەسئولیەتی ئیدارەی ئەم 20 کەسە ئەکەوێتە سەر 5 کەسی تر کە من لەو 5 کەسە ئەپرسمەوە، ئەبێ بپەرژێمە سەر ئەو 5 کەسەیە. ئەم دوو بازوەی کە لێرە هەن، یەکێکیان ئیداریە، ئەمە مەسئولی پیاکردنی کتێبەکانە، مەسئولی وەرگرتنی لە 103
یارمەتیانە بۆ بەیت المال یارمەتی هەموو ئیشە ئیداریەکان کارە ئیداریەکان لە ئەستۆی ئەم پیاوەیە ئەمە ئیدارەیە مدیرە مفەتیشە ئەگەڕێ بەسەر هەمووانە وەلایەنی ئیداری و مالی هەر لە زیمەتی ئەمایە. یەکی تر لە تەنیشت ئەوە هەیە ڕاوێژکارە. ئەم ڕاوێژکارە لەوانەیە ئەزمموی زۆر بێ، لەوانەیە چاوکرانەوەی زۆر بێ، دید و تەسەوراتێکی قوڵ و بەرفراوانی هەیە زۆرتر بخوێنێتەوە. ئەمە ئەبێ بە ڕاوێژکاری ئەم باڵە 25 کەس. ئەم ڕاوێژکارە لەگەڵ ئیداریەکە یەکی تریان لەگەڵای ناوی هەستەوانە. ئەم هەستەوانە لایەنی ئەمنیە خوێنێت نەسمرین ئەو کەسانی هاتوون لەناو ئەم ئیشەیە کارەکەن چالاکی خۆیان خستۆتە ئیش جاسووس نەبن. ئەگەر گومانمان لە یەکێ بوو کە جاسووسیەکە بۆ شوێنێکی تر ماندووی کەین بە دەرز دەرسەکانی بە زۆر بدەینێ هەتا یا قەنەعەت یەگۆڕین یا ناڵین لە پلەی یەکەم دەرچ. لەبەر ئەمە ئیشی هەستەوانە بزانێ ئەم کابرایە چێ. سەروتر نوێنەری ڕێبەری تایە. من نوێنەری ڕێبەریەکە دانی جاسووس نییە بەسەر ئەوانی ترە، بەڵام ئەمە نوێنەرێکی ئیداری ئەو شوێنەیە کە ئێوە تەعلیماتەکان پێویستە بچێتەوە لای ئەم پیاوە بۆی ئەم حەلەقە مباشەرەکە. دوایی لە سەروتریشەوە هاوڕێیە. ئەم هاوڕێیە کتێبەکانی هاودینی تەواو کردوون بە زانست و پەروەردە و گیانی هەرەوەزی چۆتە سەروتر. ئەمەی دووهەمیشی تەواو کردووە کە هاوبیرە زانست و پەروەردە و گیانی هەرەوەزی لێمیشە تەواو کردووە بۆ بە بەرپرسی 25 کەس. ئەنجا ئەم هەیکەلەی کە دروستە بێ ئەمە باڵێکە 25 کەسە، باڵی دووهەمیش 25، دوو باڵی تریش 25 ئەمە 100 کەس ئەنجا دێنە سەر ئیداریەکە کەوا بوو گەرمەمانەوێت لە ناوچەیەکە 100 کەس دروست بوو بێ ئیداریان ببین بەڕێ پێویستیان بە یەک جەستە. ئەم جەستەیەش 4 باڵی تایە، هەر باڵێک هاوڕێی با بەڕێوکرد مەسوولی 25 کەسە بەخۆیەوە و هەر یەکێکیش لەوانە 4 کەسی لەگەڵایە هاوڕێ نوێنەری ڕێبەری هەستەوان ڕاوێژکار و ئیداری. ئەم 5 کەسەش مەسئولن لە 5 هاوبیر لەگەڵ 15 هاودینە. هەموو شتێکیان بەم شێوەیە متابعە کردو. ئەمە ئاسانکاریەکی زۆرمان بووکە. ئەمە تەنزیمی حیزبی نییە من لە تۆ بپرسم و هەفتانەیەکێ بێم حاسەبەی تۆ بکە و کۆبوونەوەمان وایە وایەوەکو ئەوی کە لە کوردستانە ڕاهاتوون ئێمە نامانوێت ئەمە بکەین. ئەنجاشمانە گۆڕانکاریە کوین بۆ پشودرێژەیەکی زۆر زۆر توولانی وزەیەکی زۆر بەگەڕخەین بێوەی زەختی ئەحزاب و جاهیلیەت و مخابرات و شوێنانیان کوێتە سەر هەر کەسێکیش بگیرێ کاک خۆ من تەنزیمی نیم، خۆ من حیزبایەتیم نەکردم، خۆ ئێمە هیچ وەرەقە و ڕسمیات و جلو و بەرگشتێکی ئەمان لە بەردەستانیە کەوابوو ئەمە ضروریە بەم شێوەیە پەیکەری ئیداریەکە دروستکەی خۆت و ئەوانەی کە سیقەیان پێکەی ئەو 4 کەسە پێکەوە با کەسی تر نەتان ناسی. ساڵێکی پێ بڕواکە بەیەکەوە ئیشەکەن دوای ئەو هەیکەلە دروست ببێ. هیوادارم هەموو بیگرنەگوێ بۆی هەمومان وەکو یەک بجوڵین خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ و زەمان بەگەڕخال لە کۆمەڵکاریەکی مەرکەزی ئیدارەیەکی بەهێز کە بزانین مافو ئەرک و دەسەڵاتمان چییە. ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله.